سڵاوی خواتان لەوێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا عەلی باپی ڕوستایی لەگەڵتان دەبم لە یونتێکی نوێ لە سەنڕایزی پۆلی 12 یونتی پێنجەم و یەکەم بابەتیشمان لە یونتی پێنجەم چییە؟ ways of comparing quantities یعنی ڕێگاکانی بەراوردکردنی چەندێتی. ئەمە ڕێگاکانی بەراوردکردنی چەندێتی دووسێ ڕێگامان هەیە. یەکمان percentage یعنی ڕێژەی سەدی، multiply یعنی جاران لەگەر fraction کەرتیدەی. ئەوجا لە ئیمتیحان زیاتر ئەوانەی کە گۆڕانکاریان بەسەردادێ مەسەلەن پرسیار لە دێت دەڵێ پرسنتێجم لەوە بکە فراکشن یان فراکشن لەوە بکە پرسنتێج و هەروە ئینشاڵڵا باسی کاردینال نەمبەر لەگەر ئۆردینال نەمبەریش ئەکەین ژمارەکان. بزانین چۆنیەتی گۆڕانکاری و ئەوانەی کە بتوانین بیگۆڕین لە پرسنتێج لۆ فراکشن یان فراکشن لۆ پرسنتێج چۆن گۆڕانکاری بەسەردادێ. بەخۆی لە کتابەکەتان تەنها دە ژمارەمان هەیە لە ڕێژەی سەدی کە دەیکەینە کەرتیدەی یان کەرتیدەیەکی دەی دەکەینە ڕێژەی سەدی، لەو دەی زیاترمان نییە. ئەوجا شێوازەکە هەرێکی بە شێوازێک شەرح دەکات و قوتابیەکان تێدەگەینی. شێوازەکەی منیش بەو شێوازەیە بزانین داخوا چۆنە. بۆ نمونە لە ڕێژەی سەدی ئەمە هەمانە 5 لە سەدا، 10 لە سەدا، 12.5، 20، 25، 33.3، 40، 50، 66، 75. ئەو دەژمارەمان هەیە هەردەیان ئێستا ئەوانە ڕێژەی سەدینە. یەکەم جار دەی بەنووسین بزانین، دوایش کە دەیگۆڕین لۆ فراکشن لۆ کەرتیدەی بزانین بە شێوازێک دەبیتە کەرتیدەی. بۆ نمونە کە دەڵێن 5 یعنی چ 5% یان پرسنت، 10%، 12.5%، 20%، 25%، 33.3%، 40%، 50%، 66.6%، and 75%. ئەو شێوازە ڕقەمەکەمان زانی و شێوازی نووسینەکەشمان زانی. ئێستا گە بمانەوێ ئەوە بگۆڕین لۆ کەرتیدەی بە شێوازێک دەبیتە کەرتیدەی. بۆ نمونە ئەو شێوازەی کە ئەمن بەکاری دەینم زیاتر لۆ جارانکردنە کە دەیکەینە جاران. بۆ نمونە ئێستاوە کە دەڵێن 5 لە سەدا مەبەستمان لە 5 لە سەدای چییە؟ یعنی ڕێژەی سەدی مەبەستمان لە سەدا، 100 لەسەر 100. لەسەر سەدی ئەمە 5 مەسەلەن 5مان هەیە لە 100. ئەو 5 لە سەدایی کە دەیکەینە کەرتیدەیی کو دەبیتە کەرتیدەیی دەڵێن ژمارەیەکی دەینین جارانی ئەو 5ی بکەین 100 دەربچی. چەند جاران 5 دەکاتە 100 دەڵێن 20 جاران 5 دەبیتە 100. جاران 5 یعنی 2 جاران 5 دا یعنی 20 جاران 500 کەواتە دەبیتە چەند؟ دەبیتە 1 لەسەر 20. 1 لەسەر 20 یعنی چییە؟ کومان زانی گوتمان ژێرەکەی جارانی ئەو ڕقەمە یەکەین سەدەکە دەربچی دەبیتە وەسەرەشیان یەکە. هەموو جار لە دووسێکەکان بەس دووسێک نەبی ئەوان دیکە هەموو سەرەوەیان یەکە، بەڵام ژێرەکەی جارانی ئەو ڕقەمەی دەکەین و سەدەکە دەربچی. تازە گوتمان 20 جاران 5 دەبیتە 100 کەواتە 1 لەسەر 20. و بە نووسین شێوازی نووسینیش چۆن دەتوان بریتین؟ ئە20 ئەیەکە لۆ چییە؟ ئەیەکە لۆ ئەو ڕقەمەیە 20ەکەشمان چییە؟ 20. ئەو جارە ژمارەش کەمان هەیە 10 لە سەدا. چەند جاران دە دەکاتە 100؟ 10 جاران دە. 10 جاران دە دەبیتە 100 کەواتە 1 لەسەر 10. 1 لەسەر 10 کە 1 لەسەر 10شمان هەبوو ئەیەکەمە بەسمان چییە؟ ئەیە تێکەش دەبیتە 10th. ئە10th. ئاگدار بن. ئەو جارەی ژمارەش کەمان هەیە 12.5 کاتە چێ 12.5%. ژمارەیەک دەینین جارانی 12 دەکەین ئەو پۆینتە ئەعتیادیە. ئێستا لە سێ ڕقەمان پۆینتمان هەیە، ئەو پۆینتە مشکلەمان نییە. گەر گۆڕانکاری بەسەر پۆینتەکەش داهات مشکلەمان نییە، بەڵام گۆڕانکاری بەسەر ژمارە گەورەکاندا نایە. ئەو دەژمارانە کووە هەر ئەوایە، بەڵام پۆینتەکە گۆڕانکاریشی بەسەرداهات هیچ کێشەمان نییە. کەواتە ئەگەر ڕێک و پێک 100 لەسەر 100یشی نەکرد بەخۆی 96 بەرەوسەری دەبیتەوە 100. حسابی 100 لۆکرێ. ئەوجا 96، 97، 98 چەندە؟ حسابی 100 لۆکرێ. کە دەرێن 12.5 کەواتە چەند ژمارەیەکی دەینین جارانی 12 چەند دەربچی؟ 100 دەربچی. بۆ نمونە دەڵێن 8 جاران 12 دەکاتە چەند؟ دەکاتە 96 لەگەر پۆینتەکەی کەواتە 100 دەرچوو یعنی 1 لەسەر 8. ئەو 1 لەسەر 8 گوتمان لۆ لێرە گوتمان ئای، بەڵام لێرە گوتمان ئان چکە لە پێشی 8
چیە ڤاوڵە مادەم ڤاوڵە نابی دوو ڤاوڵ لە دوو یەک بن کەواتە دەرێت ئان ئەیت نارێن ئا ئەیت کەواتە ژمارەکە یەک لۆ ئانیە ئەیتەکەش دەبێتە ئەیت ژمارەیەکی کەمان هەیە مەسەلەن 20ەکە بالعکسی 5 گوتمان 20 جاران 5 دەکاتە 100 ئەو جارێ 5 جاران 20 دەبیتە 100 5 جاران 20 گوتمان 20کە 20% دەبێت 20% کە دەکەینە کەرتیدەیی دەبیتە 1 لەسەر 5 5 جاران 20 دەبیتەوە 100 کەواتە یەکەکە لۆ ئەیە 5ەکەش ئە فیفث ژمارەیەکی کەمان هەیە 25% 25 یعنی 25 لە سەدا کەواتە دەبیتە چارێک ئەوە یەک چارێکە 25% کە دەکەینە ڕێژەی کەرتیدەیی 4 25 دەبیتە 100 کەواتە بیتە 1 لەسەر 4 ئەو 1 لەسەر 4 دەتوانین برین چ ئەکوۆتە یعنی یەک چارێک ئەکوۆتە کەواتە ئەو چارەمە بەسمان چییە کۆتەر یعنی چارێکە ژمارەیەکی کەمان هەیە 33.3 کەواتە 33.3% کەواتە ژمارەیەک دەین جاران 33 بکەن 100ش دەرنەچی نێزیک 100 3 جاران 33 دەکاتە 99 کەواتە دەبیتە 1 لەسەر 3 ئەو یەکە گوتمان ئا سەیەکەش دەبیتە چێ دەبیتە ئەفێت کەواتە تا ئێرانە لە 500 12 20 25 33 هەوەی مشکلەکەمان نییە سەرەوەیان یەکە و ژێرەکەیان جارانی ئەو ژمارە دەکەین 100 دەربچی هیچ کێشت نییە بەڵام لەوەی لە 40% ئاگدار بە 40% زۆربەی ساڵەکانش پرسیار لێهات و دەتوانین لە خۆت لەبەر بکەی ئەو ژمارەیە کەواتە پێی گوترێ 40% یعنی 40% کە دەکەینە کەرتیدەیی دەبیتە 2 لەسەر 5 نابیتە چونکە هەر ژمارەیەک جارانی ئەگەر 2 جاران چل بکەی 80 دەکا کەواتە 100 دەرنەچوو ئەگەر 3 جاران 4 بکەیت چلی بکەی دەبیتە 120 کەواتە زیاتر دەرچوو کەواتە سەرەوەی نابیتە یەک دەبیتە 2 لەسەر 5 ئەو 2 لەسەر 5 لۆ خۆت لەبەرکە و زۆربەی ساڵەکانیش پرسیار لەسەر ئەوەی هاتەوە چ بە ڕەقەم یان بەنووسین کە گوتمان 40% کەواتە بتە 2 لەسەر 5 یعنی 2/5 ئاگدار بە ئەو تووەمان نووسیەوە تو 5ەکەش دەبیتە 5 ئاگدار بە ئێسەکەش وەیە لۆ چکە سەرەیان یەک دووە ئەوە هەموو سەریان یەکە سەرەوەیان یەکە کەواتە هیچیان ئێسیان پێوە نییە بەڵام لەوەی کە 2 لەسەر 5 سەرەوەی یەک نییە دووە کە بووە 2 خوارەکەش دەبی ئێسەکەی پێوە بکەیت دەبێتە 2/5 نارێن 2/5 و یەکێکەشمان هەیە مەسەلەن 50 لە سەدەی ئەعتیادیە 2 جاران 50 ڕێک دەکاتە 100 کەواتە ئەمە بە 1 لەسەر 4 دەتوانین برین چارێک 1 لەسەر 2 یان نیو دەکاتە هاف نیوەیە کەواتە 50 لەسەر دەبێتە 50% یەک جاران یعنی 2 جاران 50 دەبیتە 100 کەواتە 1 لەسەر 2 پێی گوتری هاف بەخۆی لە کتابەکە تاش باسی کردێ دەرێ دەتوانی لۆ هەر هەمووان ئەوانە ئەی لەگەر بەکاربینی ئایان ئەن بەڵام هافەکە ئان و ئۆف و ئەوانی لەگەر بەکار نایە ئێستا یەکێکەشمان هەیە 66.6 لە سەدا ئەوەش لە خۆتان لەبەر بکەن ئەو دووەی چکەوانی کە هاتینەوە زیاتر لە ئیمتیحانی ئەوێ چکە تازە گوتمان ئەگەر هەر ژمارەی جارانی وەی بکەین زیاتر دەرەچیان کەمتر دەرەچی لە سەدی کەواتە ئەوەش لە خۆت لەبەرکە وەکو 40 لە سەدا لەگەڵ 66.6 لە سەدا 66.6% کە دەیکەینە کەرتیدەیی دەبیتە چەند دەبیتە 2 لەسەر 3 2 لەسەر 3 یعنی چییە دووەکەمان گوتمان 2 سەیەکەش دەبێتە thirds دیسان ئێسی پێوێ هاتە ماشە لەبەر ئەوەی سەرەیان دووە هەردووکان ژمارەکان ئێسیان پێوەیە و ئاخر شتمان هەیە 75 لە سەدا کە دەڵێن 75 لە سەدا ئەوەش وەچی وانە یعنی کەواتە ئەو سەیە تەنها لەو سەیە سەرەوەیان یەک نییە کەواتە ئەو سێ لە خۆت لەبەر بکە ئەوان دیکە زۆر ئاسانن هەر ژمارەیەکی جارانی ژێرەکەی بکەی 100 دەردەچی و دەبیتە یەک لەسەر ئەوەندە ئێستا مە گوتمان 75 لەسەر چییە یعنی 3 چارێک کەواتە 3 لەسەر 4 3 لەسەر 4 دەبێتە چێ سێیەکەمان گوتمان 3 ئەوەش چارێکە وەکو یەک کوارتەرمان باسکەوە کۆتە بەڵام ئەوە چارێک 3 چارێکە کۆتەرس لێر لە گوتمان کۆتە چ گوتمان 1 لەسەر 4 بەڵام لێرە گوتمان 3 لەسەر 4 دەبی ئێ کۆتەرەکەش ئێسی پێوەبی پێ دەگوترێت 3 کۆتەرس بابە ئەوە بەگشتی چۆنیەتی گۆڕینی ڕێژەی سەدی لۆ کەرتیدەیی یان کەرتیدەیی لۆ ڕێژەی سەدی ئەوجا چ بە ڕەقەم یان بە ژمارە
یان بە نووسین و جاری واشێ نووسین و ژمارە بەیەکەوە دێتەوە لە ئیمتیحانی ئەوە شێوازێک لە بەکارهێنانی پرسنتێج لەگەر مەڵتیپلای لەگە فراکشن ئێستا باسی هەندێک مەڵتیپلای دەکەین و لەگەر سیریکەش لەگەر کاردینال نمبەر ئان ئۆردینال نمبەر ئێستا مە لە مەڵتیپلاییمان هەیە لە مەڵتیپلای یعنی جاران کە دەڵێن جاران ئەگە شتێک if something is greater than another thing ئەگە شتێک لە خۆی گەورەتر بوو چ بەکاردێنین جاران بەکاردێنین جارانش پێ دەگوترێت چێ پێ دەگوترێت مەڵتیپلای مەڵتیپلایش گوتمان لە یەک دەست پێ ناکە لە دوو ڕادەست پێەکە دوو جاران سێ جاران چار پێنج شەش هەتا سەرێ بەڵام یەک نا ئەوجار لە جاران لە هەموو جارێ ژمارەکەی دەنووسینەوە لەگەر لە کۆتاییەکەی تایمز لۆ بەکاردێنین تایمز بەڵام تەنها لە دوو نەبی ئاگدار بە ئێستا کە دەڵێن دوو جاران ئێستا ئەمە دوو جارانمان هەیە دوو جاران یعنی دوو ئەوەندە کە دەڵێن دوو ئەوەندە نارێن تو تایمز ئاگدار بە ئەگەر گوتی لە ئیمتیحان تو تایمز غەڵەتە ئەدی پێ دەگوترێت پێ دەگوترێت توایس لە جیاتی تو تایمز یعنی توایس کەواتە لە ئیمتیحانی تو تایمزمان ئەگەر هەبوو زەربەشی لێدەین غەڵەتە بەڵام لە جاران سێ جاران چار پێنج شەش هەر ژمارەیەک کە ڕقەمەکەی دەنووسین تایمزەکی لەگەر بەکاردەینین مەسەڵەن ئێستاوە 3 تایمز 4 times 5 times 6 times 7 times 10 times 20 times کەواتە لە هەموو ژمارەکان هەتا کۆتایی ژمارەکەی دەرەی و تایمزەکەی لەگە بەکاردێن تەنها لە شوێنە بێ لە توایز ناوی برین 2 times ئەگەر 2 تایمزی تێدا و بزانە غەڵەتە ئەی چ بەکاردێن تایمز کەواتە لە هەڵبژاردی جاری وا هەیە لە یەک لە هەڵبژاردەکان 2 تایمز دەداتێ بزانە ئەو غەڵەتە ئەی دەبرین چێ دەبرین تایمز باشە ئەمە کاردینە نمبەرمان هەیە کاردینە نمبەر وەکو چێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 هەتا وەکو 1000 ملیۆن ئەوانە هەموو پێگوترێت چێ کاردینە نمبەر بەرام ئۆردینەل نمبەرمان هەیە ئاگدار بە ژمارەی ڕێکخراویەکان وەکو چێ ئەها دەڵێن فێرست سێکند ثێرد فۆرد سیکست سەڤنت ئەیت ناینت تێنت تەماشا لە فێرستی یەک و ئێستیە لە دووی دوو ئێندیە لە سێ و ئاردیە لە چاری بەرەوسەر هەموو تیێشی لۆ زیاد دەکەین 4 5 6 7 8 9 ئەوانش لۆ چییە زیاتر ئاگدار بن لۆوەی جاری وایە ئەوەی پێدەناسینەوە لە ئیمتیحانی مەسەلەن لە جیاتی برێ ئەتوێنتی دەرێ ئەتوێنتی ئێستا ئەوە غەڵەتە برێ ئەتوێنتی ئەوە غەڵەتە برێ ئەتێن ئەوە غەڵەتە برێچێ ئان ئەیت دەیبرێت ئان ئەیت ئەتێنت کەواتە چی لەگەر بەکاردێنین لێرانە ئەوە گوتمان ئۆردینەل نمبەریان لەگەر بەکاردەین ناوی کاردینەل نمبەریان لەگەر بەکاربێ ئەوجا ئێستا هەندێک پرسیارمان هەیە شێوازی بەکارهێنانی لە ئیمتیحانی پرسیارەکان کو دێنەوە بۆ نمونە دەرێت the correct fraction ئێستا فراکشنی دەوێت for 20% کەواتە 20 لە سەدامان هەیە 20 یعنی چه یعنی 20 لە سەدا کەواتە 20 لە سەدا کاتە چەند گوتمان 5 جاران 20 دەبیتە سەد کەواتە یەک لەسەر 5 یەک لەسەر 5 بە نووسینێکت پێ گوترێت چێ پێ گوترێت ئەفیفت تازە باسمان کرد ئەفیفت ئان ئێف نییە یعنی ئەوە دەبیت یەک لەسەر هەشت ninth یان 2/5 کەواتە 20 لە سەدا 20 لە سەدا دەبیتە چەند ئەفیفت تازە لێرە باسمان کرد دەڵێن چێ لەو ئەوە 20 لە سەداکە 20% کەواتە بیتە چەند دەبیتە یەک لەسەر 5 کەواتە ڕستە یەکەم پێ دەگوترێت چێ یەک لەسەر 5 یعنی ئەفیفت پێی دەگوترێت ئەفیفت دووەم دەڵێ when we change 40% تازە باسمان کرد گوتم دایمەن ئەو ڕقەمی لە خۆتان لەبەرکەن 6.6 لەگەر 75 سەدایەکە دەرێتێ into fraction کە بیگۆڕین لۆ کەرتیدەیی from it will be دەبیتە چەند دەبیتە ئایا ئەفیفت یعنی یەک لەسەر 5 2/3 دەبیتە 2 لەسەر 3 half دەبیتە یەک لەسەر 2 بەڵام 2/5 یعنی 2 لەسەر 5 کەواتە وەڵام ڕاستەکەمان 2 لەسەر 5 تازە باسمان گوتمان 40 لە سەدایەکە محاورەکە لە خۆت دەبەرکەی دەکاتە چەند 2 لەسەر 5 کەواتە زۆربەی ساڵەکانش لە ئیمتیحانەوە هاتووە choose the correct percentage for 2/5 دیسان 2/5 هاتووە لێرانش ئەو جارە 2/5 دەکەینە چێ دەکەینە percentage دەکەینە ڕێژەی سەدی کەواتە مادەم کردمان ڕێژەی سەدی دەبیتە چێ 50 لە سەدا نەخێر نیوەیە 30% دەبیتە 30 لە سەدا
20 سەدای کەشەونێک کەواتە 40 يعني تل يعني 40% يعني تل لە سەدا وەڵامە ڕاستەکەمان سیە. دەینە سەر number 4 the correct fraction of 25% is blank and if we change 2/5 into percentage it will be کەواتە ئێستا دوو بۆ شای دایتەبە یەکەمیان 25%دایە دووەمیشیان 2/5 باشە با بۆ شای یەکەم بینەوە کە دەڵێن 25% یعنی چییە؟ یعنی 4 جاران 25% کەواتە دەتوانی برین a quarter تەواوە یعنی چارێک و دەشتوان بێت 1 لەسەر 4 ئەویش تەواوە کەواتە 1 لەسەر 3 هەڵەیە و 30 هەڵەیە کە دەرێت 3/4 کەواتە لەو بۆ شای یەکەم ئەی و دی ڕاستە. بەڵام لەو بۆ شای دووەم کە دەرێن 2/5 کەواتە دەین 2/5 بەمانە چییە؟ یعنی 2 لەسەر 5 کەواتە 2 لەسەر 5 دەکاتە چەند؟ لە هەموو جێگەکان 2 لەسەر 5ەکان هاتیتەوە 2/5 یعنی ئەکاتە 40% ئەو گوتی 20% کەواتە وەڵامەکە هەڵەیە ئەوەش 40% ئەوە وەڵامەکەمان دیە. شێوازی ئیمتیحان لەوەی زیاتر بەو نوعی دێتەوە شێوازی پرسیارەکان و ئاگادارش بن جاری وا هەیە ئەوەتان لۆ تێکەر ئەکا مەسەلەن لە جیاتی جاران دووەکەی برێ twice دەرێت 2 times بزانەوە غەڵەتە یان لە جیاتی برێ first دەبیتەوە دەرێ 1 یان لە جیاتی ئەوەی کە ئەوانە بەکاربینی مەسەلەن کە بڵێ ئە20 دەرێ ئە20 کەواتە ئەوانە هەڵەنا ئەوە بەنسبەت پرسنتێج لەگە فراکشن لەگەر مەڵتیپلای ئەوە یەکەم بابەت بوو لە یونیتی پێنجەم هیوادارم سوودتان لێ وەرگربی ئینشاءالله لە دەرسی دابێ باسی conditional statement ئەکەین ڕستەکانی مەرجی تا دەرسی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ